بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە ئێستاش سەردەڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری بۆکان، ئیدانەی بێڕێزی بە ئیزەدیەکانی باشووری کوردستان لەلایەن کەسایەتیە ئاینیەکانی شاری بانەوە، بێبەشکرانی زەرتۆژ ئەحمەدی ڕاغەب لە سەرەتاترین مافەکانی، درێژەی بەندکرانی ڕەزا بە برنژات سەرەڕای کۆتایی هاتنی ماوەی زیندانیەکەی و بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی سیامەک سادق چەهرازی. درێژەی هەواڵەکان دەست بە سەرکردنی دوو هاوڵاتی خەڵکی شاری بۆکان. لا ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی خەڵکی شاری بۆکان لەلایەن هێزانامنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانی شوێنێکی نادیارکراون. بەپێی هەواڵی گەیشتوو ئەو دوو هاوڵاتیە بە ناوەکانی لوقمان قوربانی و محەممەد حاجی زادا لا ڕۆژانی پێنجشەممە و هەینی 22-23 گەلاوێژ 1405 هەتاوی با هێرشی هێزەکانی ئیداری ئیتلاعاتی ڕژیم بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەر و ڕوانەی گورتوورخانە ناوەندامیەکان کراون. شایانی باسە کە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتیدا ڕشنیەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانیە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان پێبەشکراون. ئیدانەی بێڕێزی بە ئیزەدیەکانی باشووری کوردستان لەلایەن کەسایەتیە ئاینیەکانی شاری بانەوە. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کەسایەتیە ئاینیەکانی شاری بانە با بڵاوکردنەوەی بەیاننامەیەک بە توندی بێڕێزی مەلایەکی گوندی شاری بانیان تش بە ئیزەدیەکانی باشووری کوردستان ئیدانە کرد. لا بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە پێویستە کەسایەتیە ئاینیەکانی کوردستان هەوڵی پاراستنی کەرامەتی مرۆڤەکان بدەن و لە هەمان کاتدا ڕێز لە هەموو ئاین و مەسەبە جیاوازەکان بگرن. لە درێژەی بەیاننامەکەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە کوردانی ئیزەدی بەشێکی دانەبراو لە مێژووی کۆمەڵگەی کوردستان و جیاوازی ئاینی پێویستە ڕێگە بۆ بێڕێزی خۆش نەکات. سەپاندنی حکمی سێدارە بەسەر یەکێکی دیکە لە دەست بەسەرکراوانی مانگی بەفرانبەر. بەپێی راپۆرتی گەیشتوو یەکێکی دیکە لە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبەر لەلایەن دەستگای قەزایی جەنایەتکاری کۆماری ئیسلامیەوە حکمی سێداری بەسەردا سەپێنراوە. ئەو دەست بەسەرکراوە بە ناوی سەپەهر ئەمیرزادە ڕێکەوتی 23 بەفرانباری ساڵی ڕابردوو بە هێرشی هێزانامنیەکان بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و پاش کۆتایی هاتنی ڕەوەندی لێپرسینەوە لە گورتوورخانەی ئیتلاعات ڕەوانی زیندانی دەستکردی ئیسفان کراوە. لەلایەن دادگای ئینقلابی ئیسفانەوە بە تۆمەتی موحارەبە حکمی سێداری بەسەردا سەپێنراوە و دۆسیەکەی ڕەوانی دادگای باڵای وڵات کراوە. بێبەشکرانی زەرتۆژ ئەحمەدی ڕاغەب لە سەرەتاترین مافەکانی. بەپێی دوایین زانیاریەکان زەرتۆژ ئەحمەدی ڕاغەب بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ناوەندی شاری کەرەج لە مافی پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو پاش گواستنەوەی لە زیندانی قزلحساری کەرەجەوە بۆ بەندیخانەی ناوەندی کەرەج لە مافی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بە تەواوەتی بێبەشکراوە و هەروەها بۆ ماوەی زیاتر لە 1 مانگە ڕێگری لە پەیوەندی تەلەفۆنی ئەو هاوڵاتی لەگەڵ بنەماڵەکەی دەکرێت. شایانی باسەکە و بەندکراوە لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەهۆی دەربڕینی ناڕەزایەتی دژ بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی و هەروەها هەڵسوکەوتی دژبەرانی بەرپرسانی زیندان لەگەڵ بەندکراوی سیاسی ڕووبەڕووی تونند و تیژی بۆتەوە. درێژەی بەندکرانی ڕەزا بە برنژات سەرەڕای کۆتایی هاتنی ماوەی زیندانیەکەی. بەپێی راپۆرتەکان ڕەزا بە برنژات بەندکراوی سیاسی سەرەڕای کۆتایی هاتنی ماوەی بەندکرانەکەی لە زیندانەکانی ڕژیم ئازاد نەکراوە و بنەماڵەکەی لەژێر گوشاری توندی ئەمنیەکاندان. ئەو هاوڵاتیەی خەڵکی شارستانی خوچانی سەر بە پارێزگای خوڕاسانی ڕەزەوی سەرەتای ڕێکەوتی 31 گوڵان 1403 هەتاوی و پاش بڵاوکردنەوەی بابەتێک سەبارەت بە کوژرانی ئیبراهیم ڕەیسی سەرۆک کۆماری پێشووی کۆماری ئیسلامی لەلایەن هێزانامنیەکانی ئیداری ئیتلاعاتەوە دەست بەسەرکرا. ناوبراو پاشان لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە تۆمەتی کۆبوونەوە و هاوپەیمانی دژ بە ئەمنیەتی وڵات، ئەندامەتی گروپە دژبەرەکانی کۆماری ئیسلامی و هەروەها تەبلیغ دژ بە ڕژیم ڕووبەڕووی حکمی قورسی قەزایی بووەتەوە کە دواتر حکومەکەی کەم کراوەتەوە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی سیامەک سادق چەهرازی.
بە پێی دوایین هەواڵەکان سیامەک سادق شەهرازی چالاکی سنفی فەرهەنگیانی پارێزگای خوزستان سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 4 مانگ دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ئەو هاوڵاتیە ڕێکەوتی هێشتی خاکەلێوەی 1405 هەتاوی بە هێرشی هێزەکانی جارەی تلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕوانەی گورتوخانە ناوەندامیەکانی ڕژیم کرا. شایانی باسەکە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی و کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و سنفیە و پارێزگایە لەسەر دۆخی تەندروستی و ڕەوەندی دۆسیەکەی هێشتا زانیاریەک لە بەردەستدانیە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ بێبەشکراوە. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا سێ بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی تاوانە کۆمەڵایەتیەکان لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ناسنامەی 2 کەس لە هاوڵاتیانی لە سێدارە دراو بە ناوەکانی مێهرداد ساحبی و نادر شێخلو بە دەستمان گەیشتووە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە ئەو سێ شارۆمەندە لە ساڵانی ڕابردوودا بە تۆمەتی کوشتی بە ئەنقەز لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە حکمی سێداریان بەسەردا سەپێنرا و لە ئەنجامدا لە بەندین خاندنەی ناوەندی ئەردەبیل ئیعدام کراون. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شارەداری ئەهواز. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شارەداری ئەهواز دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی. بەشداربوانی کۆبوونەوەکە ئاماژە بۆەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 3 مانگە لەلایەن بەرپرسانی شارەداری ناوچەی دووەمی ئەو شارەوە حەقدەستیان وەرنەگرتووە و هەروەها بەهۆی بەرزبوونەوەی ڕۆژانی نرخی هەڵاوسان لە ئێران لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین. لە درێژەی کۆبوونەوەکەدا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاستی یاغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هەروەها بایەخدانی ڕژیم بە دۆخی ژیانی کرێکاران بوون. هێرشی درۆنی ڕژیم بۆ سەر نەوت هەڵگرێک لە گەروی هۆرمۆز. ڕۆژی هەینی 23 گەلاوێژ ناوەندی ئۆپراسیۆنی بازرگانی دەریای بریتانیا ڕایگەیاند کە نەوت هەڵگرێک کاتی چوونە دەرەوە لە گەروی هۆرمۆز کەوتە بەر پەلاماری سوپای پاسدارانی ڕژیم. لە ڕاگەیەندراوەکەدا ئاماژە بەوە کراوە کە بەوەی هێرشەکە بە تەنیا زیانێکی ورد بەر کەشتیەکە کەوتووە و زیانی گیانی نەبووە. لە هەمان کاتدا ناوەندی ئۆپراسیۆنی دەریایی بریتانیا داوای لە هەموو کەشتیەکان کردووە کە بە وریایی لە ناوچەکە هاتوچوو بکەن و هەر هەڵسوکەوتێکی هەڵەهێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی راپۆرت بکەن. هاتنی بوومەلەرزەیەکی بەهێز لە ئەندۆنیزی و زیانی گیانی و ماڵی بۆ شارۆمەندانی ئەو وڵاتە. بە پێی دوایین هەواڵەکان بۆی هاتنی بوومەلەرزەیەکی زیاتر لە 7 پلە لە ڕۆژهەڵاتی ئەندۆنێزی زیاتر لە 20 شارۆمەندی ئەو وڵاتە گیانیان لەدەستدا. بە وتەی بەرپرسانی ئەو وڵاتە سەرەڕای گیان لە دەستدانی ئەو ژمارەیە لە شارۆمەندان بەدەیان کەسی دیکەش بریندار یان بە تەواوەتی بێسەر و شوێنن. لە هەمان کاتدا ناوەندی بوومەلەرزەی ئوروپایی و دەریای ناوەڕاست پوشتاریان لە ئەگەری ڕوودانی شەپۆلەکانی تونامی لە ناوچەکە داوە و داوایان لە خەڵک کردووە کە لە کەناراوەکانی ناوچەکە دوور بکەونەوە. دوایین هەواڵ درێژەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان. ڕۆژی ڕابردوو ئەرتشی ئیسرائیل یەکێک لە گەورەترین هێرشەکانی پاش ئاگربەستی 20 ژوێنی ئەمساڵ بۆ سەر باشووری لوبنان دەست پێ کرد. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە ئەنجامی ئەم هێرشەدا کە بۆ سەر ماڵێک لە گوندی ئەنسار ئەنجام درراوە لانیکەوت حەوت ئەندامی حیزبوڵای لوبنان دەست بەجێ کوژراون و هەروە چەند کەسی دیکەش بریندار بوون. شایانی باسەکە وتەبێژی ئەرتشی ئیسرائیل ڕایگەیاندووە کە تا کاتی کۆتایی هاتنی چالاکیەکانی حیزبوڵا لە لوبنان و هەروە بە تەواوەتی چەکداماڵینی ئەو گروپە تیرۆریستە درێژە بە هێرشەکانیان دەدەن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانمان پێشکەشکردن. کاتێکی خۆش بۆ هەڵبوتان.